ڕێکخراوی شنەبای خاکێکەکە لە ڕێکخراوە دیارەکان کەمەوەی چەندین ساڵە لە کار و چالاکیەکانیان بەردەوامن و خزمەتێکی گەورەیان بە هونەرمەندان و هونەردۆستان کردووە. ڕۆژی 26 ئەم مانگە لە شاری سلێمانی لە ئێوارێکی پڕ لە شار و میوزیک و گۆرانی و بابەشداری بەشێکی زۆر لە نووسەران و هونەرمەندان ساڵیادی ڕێکخراوی شنەبای خاکرایەوە کە ساڵانێکی زۆر لە کایە جیاوازەکانی ئەدەب و هونەردا خزمەت بە نووسەران و ئەدیبان و هونەرمەندان دەکات. وانەی ساڵیادی دامەزرانی ڕێکخراوی شنەبای خاک سەرۆکی ڕێکخراوەکە پەیوەندی پێوەکردن و بانگێشتیکردن بۆ ئەم یادە پیرۆزە بە چەند گۆرانێک بەشداریم کردو لەگەڵیانە و هیوادارم کەوا بەردەوام بن کە هەرچەندێکم جارمە لەگەڵانە بەشدار بم هیوادارم ساڵی ئایندەیان پڕجۆشتر و خۆشتر بێت و سەرکەوتنیان بۆ خوازم ئومێدوارم یادەکان بەرز و پیرۆز ڕاگیرێت و هاوکاریان بکرێت بۆی کەوابچان خزمەتی زیاتری گەنجان و لاوانی وڵاتەکەمان بکەن بە کچ و کوڕ و بەگشت توێژەکانی کۆمەڵگاوە. ئەم ڕێکخراوانە پێویستە هەبن لە پێناوی خزمەتکردنی ڕۆشنبیری خەڵک و جەماوەر و خێزانەکان بە تایبەتی و کۆمەڵگا بە تایبەتی و پێویستە ئەم جۆرە ڕێکخراوانە هەمیشە برەویان پێ بدرێت و پشتگیریان بکرێت بۆی کەوا خزمەتی باشتر و باشتر بگێنن بە وڵاتەکە و بەم گەلە بۆ لانەدانمان لەو ڕێوتە و لەو ژیانەی پێشتر کە پێ هاتین هەتا ئەم دەقەیە پیرۆزی بەجوان ڕامانگرتووە هەر بە پیرۆزی بە جوانی بمێنێتەوە. لە ساڵیادی ڕێکخراو بە بەشداری هونەرمەند زاهیر جەلال و شاعری بەتوانێت شەق فواد بەرجەنجی بەشدار لەگەڵمان لەگەڵ هەموو ئەندامەکانی ئەم ڕێکخراوە وتە و قسەی خۆیان دەبێت کە چۆن ڕێکخراو دامەزراوە لە چی بوارێک ئیش دەکات و هەموو ئەندامەکان بەشدارن لەم چالەکێدا. زۆر گرینگە کۆمەڵگە بە هەموو شەکل جەلەرەکەی ڕێکخراو بەجا ڕێکخراو مەبەست و هەدەفی ئەوە بێ خزمەتکە خزمەتی فعلی بکە بە گەنجان زۆر زەرورە خۆ لە هەموو وڵاتەکان ڕێکخراوەکان وڵات دەژێنێ پێنجەمی دەسەڵاتە لە وڵاتدا بۆ ئێمە ئەو مافەمان نەبێکو بە ناوی ڕێکخراوە دەنگی خۆمان دەنگی ئازادی گەنجان شاعیران نووسەران ئەکتەران بگێنین ئێمە لە ڕێکخراوەکەی خۆمان جیاوازیمان نەکردووە هەموو نووسەرێک و هەموو ئەکتەرێکمان بەسەر کردوێتەوە لە کاری داهاتووشماندا ئینشەڵڵا ئیشی جوان و بەرهەمی جوانترمان دەبێت.